ئەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری کەوانە بە دیداتان شادەبینەوە. پیاوەکە بورجەکەی خوێندەوە نووسرا بوو کە لەم هەفتەیەدا پارەیەکی باشت دەست دەکەوێ و مژدەیەکی خۆشیش دەبیستیت و کۆمەڵێکە سینوێش دێنە ژیانتەوە. هەفتەی نەخایەن ساحب خانۆکە هاتە سەری و شکاتی لێکردو بوو کە کرێکانی باتەوە کە ئەمە مژدەکە بوو. ڕاپێکی زیندانیان کرد و لەوێش کۆمەڵێکە سینوێی ناسی. لەم حکایەتەوە دەپرسین ئایا بورج و پێشبینیەکان بۆ ئایندە ڕاستن یان تەنها هەڵخەڵەتاندنی خەڵکە؟ دەوترێت مەسەلەی بورج و خوێندنەوەی ئایندە بێجگە لە هەڵخەڵەتاندن و هیوایەکی درۆیینە هیچی دیکە نییە. دەنووسێ ئەو کەسانەی کە بورج و دەست و چاو و ئایندە دەخوێنەوە هەر لە خۆیانەوە قسە دەکەن و هیچ بنەمایەکی زانستیان نییە. بەڵام لە وەڵامیش دەوترێ دەرێنانی بورج خوێندنەوەیان شتێکی زانستیە و دەرونیە و پەیوەندی بە هێڵەکانی گردوونەوە هەیە. دەپرسین بۆ ئێستا زۆر لە هاوڵاتیان لەم هەرێمەدا ڕوو دەکەنە خوێندنەوەی فاڵ و بورج و ئایندە. ئایا پەیوەندی بە دۆخی دەرونی تاکی کوردیەوە هەیە یان ئەم بورج و ئایندە خوێندنەوانە ڕاستن؟ دەپرسینەوە ئایا ئەوانەی بورج و ئایندە بۆ خەڵک دەخوێندنەوە چەندە ڕازگۆن، چەندە زانستیانە قسە دەکەن یان تەنها چەندێرەشی ساختە دەدەن بە خوێنەرانیان؟ دەوترێت ئەو بورج و فەلەگناسانەی دەڵێن ئایندە دەخوێنینەوە تەنها خۆڵ دەکەنە چاوی خەڵکە و ڕازگۆنین. لێرەوە دەپرسین چۆن مناقەشەی بورج و ئایندە خوێندنەوە بکەین؟ دەوترێت خوێندنەوەی بورجەکان حاڵەتێکی زانستیە و دوورە لە هەموو ساختە و ناڕاستیەک. فەلەگناسێک دەڵێ ئێمە لە گیرفانەوە قسە ناکەین، ئێمە پێوەرێکی زانستی هەیە، ڕۆژ و کاتەکانی پێدەپێوینی و ئایندە دەخوێنینەوە. بەڵام لە بەرامبەریشدا دەوترێت هەموو ئەوانەی پەیوەندی بە بورجەوە هەیە نادروستە و دوورە لە پێوەری زانستی و فەلەکی. فیزیاناسێک دەڵێ ئەمەی بە ناوی بورج و ئایندە خوێندنەوە هەیە جۆرێکی ترە لە شەعوەزە و سحر و ڕستەبازی. ڕاستی و دروستی بورج و ئایندە خوێندنەوە لە نێوان دوو کەوانەدا دەبێتە تەوەری ئەم بەرنامەیەمان. بە خۆشحاڵی میوانداری هەرێک لە بەڕێزان مامۆستا حسێن حسێنی، مامۆسای زانکۆ لە بواری فیزیا و هەروە بەڕێز ئایر فەلەشی شارەزا لە بواری گردوونی. سوپاسانەکەین. زۆر سپاس بەیەوەش. سپاس. مامۆستا ئەگەر ئەو پرسیارە بەڕێز سەرەتا لە بەڕێز بکەم کە ئەڵین بورج و کە ئەڵین ئەوانەی کە فەلەگناسەکان یاخود ئەوانەی تایبەتن بە خوێندنەوەی بورج و ئایندەی خەڵکەکان باسی دەکەن و لە زۆربەی ڕۆژنامە و میدیاکاندا برێوی هەیە و خەڵک بە دیقەتەوە سەیرەکە و ڕەنگە یەکەم لاپەڕە کەس بخوێنێتەوە بەشێکی زۆر بورجەکەی خۆی سیرکە. چەندە ڕاستەوە چەندە پێوەری زانستی هەیە لە خوێندنەوەی بورج و ڕەبتیان بە ژیانی مرۆڤەوە؟ جەرە با بزانێکی بورج چییە؟ لە کۆناوە بیریانە کردەوە کە ئەو خۆرە بە دووری زەویە ئەسوڕێتەوە و ئەو بڵین کە سەیری گۆڕانکاری شوێنی ئەستێرەکانیانە کرد ئەیان بینی ئەو گۆڕانکاریانە هەمووی لەسەر بازنەیەک ڕوودەدەن. باش. و ئەو بازنەیە دابەشەکرا بە 12 بەشەوە و هەر کەم لە بەشەکان بە ناوی یەکێک لە سوورەتە فەلەکیەکان، یەکێک لە ڕوخسارە فەلەکیەکانەوە ناونراوە کە خۆی ئەو بازنەیە هەرچەند کراوە بە 12 بەشەوە و بڵین 12 سوورەتی فەلەکیە 12 ڕوخساری فەلەکی ناونراوە، بەڵام خۆی 13 ڕوخساری فەلەکی تێدایە. ڕوخسارە فەلەکیەکانیش بریتین لە کۆمەڵە ئەستێرە، هیچ شتێکیکەنین دیگە لە کۆمەڵێکی ئەستێرە کە بە پێی تێڕوانینی ئێمە لەسەر زەویەوە سەیریانەکەین. هەر کۆمەڵە ئەستێرەیەک ئەو بڵین منەجیمانە یان ئەو ئەستێرە کۆنەکان هەر یەکەیان بە هەر کۆمەڵێکیان بە ناوی جانەوەرێکەوە یان بە ناوی ڕووداوێکەوە کە بڵین شینێکی سەر زەویەوە ناونەوە و ئەمانەیە. بەس شتێکە لێرە هەیە دابەشیان کردووە بە 12 بەس خۆی لە ئەساسە 13 سوورەتی فەلەکی تێدایە و ئەنی ئەمە علمەکەیەتی کە بڵین ئەوەی کە پەیوەندی بە زانستی بڵین فەلەگناسیەوە هەبێ ئەسترۆنۆمیەوە هەبێ بورج تەنها ئەو شتەیە و هیچێکیکە و جۆرە لە ڕێخستنی ئەستێرەکانە و بریتە لە بازیە بە ژیانی مرۆڤەوە. کاتێک گاڵی تۆ بورجی کاوڕی یاخو من بورجی فلانم یان فلان کەس بورجی قرژاڵە، ئەمە چەندە ڕەبتیەیە کە ئەگەرم شکڵە گەردوونیانە بن کە هەن لە ئاسمانە چەندتان لە ئاسمانش لە علما شتێک نیە نایە ئاسمان بێ. مەبەستم ئەوەیە چەندە ڕەبتیانی بە ژیانی مرۆڤە و تەسیرەکەن لە گۆڕینی حیاتیە. ئەوڵەن باش شتێکتە بڵێن ئەم ئاسمانی کە ئێمەی بینین لە نیوەگۆی باکوورە جیاوازە لەوەی کە لە نیوەگۆی باشوورە هەیە. یعنی هەر بۆ شێوازە ئەم سوورەتە فەلەکیانە کە لێرەی بینین و ئەم برجانە کە لەوێ بینین لەوێ شتێکی کەیە. یعنی کەوا بوو هەر لێرەوە خۆی دیژ بە یەکیە دەرەکەوێ. ئەگەر مەسەلەن بێرفای بڵێم من لێرە لە برجی کاوەڕ لەدایک بووم لە نیوەگۆی باکوورە لە نیوەگۆی باشوورە یعنی لەکەومەچ برجەکەوە. یعنی ئەمە خۆی یعنی خۆی دیژ بە یەکیە کە لێرە بوونی هەیە. ئەو وەختە
شتێکی کە لێرە هەیە بۆچی بەشەر گرنگی بەم بورجانەیەوە لە بە ماوەی هەزاران ساڵ طبعا هێشتا کوونێک کە بڵێن زانست لە سەرەتاوە پێشکەوتنێکی ئەو توی بەدەست نێنابوو ئاسمان شوێنێکی زۆر نهێناوی بوو هیچیان لەبارەوە نازانی بەس کۆمەڵی شەو قڕووناکی و ئەم جۆرەشتانیانە بینی و جوڵی سیریانە بینی و لە عینی حاڵیشە ئەو ڕووداوانیانە بینی کە لەسەر زەوی ڕوئادا. باشە مامۆستاچیان بەڵێ کەواتە ئەمانە ڕاستن یان ناڕاستن ئەم بورجانە خە بزانین لەکوێیان ئەیهێنن یعنی بەڵێن بەو تەسیراتیان لەسەر تەسیرات لەسەر حیاتی ئینسان لەم لە حەزام نەتوان بڵێم نەخێر هیچ تەسیرێکی نییە هیچ تەسیرێکی نییە ئەمە قسەیەکە ئەیێن بەڵێ ئەم شکلانە هەیە لە گردووندا هەیە ئەم شکلانە بەڵام تەسیری نییە لەسەر ئینسان و ئینسانەکان و ئەوە نییە کە فلان بورج فلان ڕۆژ فلان شڕ ڕۆیات و فلان ڕۆژ فلان شتی لێ ڕوونایەت و تەسیری نییە ئەمە ناڕاستن دیێڕێک مامۆستا حسێن بەڵێ لە ڕاستیە 12 بورجە 13 بورج نییە بەعکسەوە بە هیچ شێوەیەک 13 نییە ئەگەر 13 بێت کەواتە بێ ئێمە لە ساڵەکانی 13 مانگمان هەبێ هەچ کاتێک بەعکسەوە هەچ کاتێک ساڵێک بوو بە 13 مانگ ئێمە شەکەین بە 13 بورج ئەمە هیچ هینێکیتیان نیە. دووەمیشت ئێمە 88 بورجمان هەیە وەکو مامۆستا فەرمی دیارە ئەو شارەزای فیزیایە ئەمە شتێکی ڕاستیە حەقیقەتەن بەڵام لە شتێکا تۆ شارەزانێت چونکە ئەوڵێ 13 تۆڵی 12 لەوە ئەو شارەزاترە لە بواری فەلەکا تۆڵی 12 ئەفۆ ئێمە بەڕاستی ڕوونکردووە بکەین. ئێمە دوو بوارمان هەیە لە ئەستێرە ناسیە ئەسترۆنۆمی و ئەسترۆلۆجی بەڵێ ئەستێرەگەری و ئەستێرە ناسی تەنجیم و علمی فەلەک. ئێمە لەم دوانەیە مامۆستا و با بڵێن زۆربەی زۆری زانستەکان و ناسا و ئەم کۆمەڵێکی گیان لە ئەسترۆلۆجی وەختی خۆی جیابوونەتەوە لە تەنجیمی ئێمە جیابوونەتەوە. ئەمان هاتوون بڕوایەکیان هەیە کە پێیان وایە کە تەنجیم با بڵێن هەندێک جیاوازی هەیە و زۆربەی زۆری هەندێک لە ئەسترۆنۆمیەکان بڕوایان بە تەنجیم هەیە مامۆستا خۆی بڕوای پێنی ئەمە یعنی هینی خۆیەتی زۆر ئاساییە. وەکو باسمان کرد مامۆستا باسی ئەوەی کردوتی من لەسەر لە نیوەگۆی باکوورە لە دایکە بم بورجی کاوڕم لە خوار لە بڵین لە بەشی خوارەوە لە قوتبی خوارەوە ئەگەر لە دایک بم ئەمە یەکێکە لە شێواندنەکان بۆ نمونە من بۆچی پێتەڵم شێوانراوە خۆت زانانی ئێمە بە چواردەوری قەدانە بەعکسەوە مامۆستاکان ئێمە بە چواردەوری زەویە کۆمەڵە ئەستێرەکان هەر 88 بورجەکەمان هەیە بەڵام لێمان تێک نەچێ ئەو 12 بورجەی ئێمە حسابی بۆکەین لەسەر کەمەری زەوین ئەوانن کە کەوکەبەکانی تێکەوێت ئەو وەختەکانە لەلایەکی هەچ کاتێک ساڵ بوو بە 13 مانگ تۆ خۆت کردوتە بە 12 یعنی ئەگە بە حسابی بورجەکان بڕێ بکەی بە 13 نابێت مستحیلە ئەوە هەندێک لە بەشە ئاینیەکان لە سەردەمی نووسرا لە دوای ئیسلامەوە هاتن ویستیان ئەم بورجە بشێوێنن هیچێک لە زانست بڵین فەلەک ناسەکانی ئەو کاتە بورجێکی بۆ زیاد کرد بۆ ئەوەی کە چۆنەڵێ بۆ نمونە حتا لە ئیسلامە چەند بەشێکی تری بۆ زیاکەن بۆی کە خەڵک بڕای بچینەوێ ئەمەوە زۆر چاکە ئەمەڵێ لە نیوەگۆ یعنی ئەو کۆمەڵێ شتی خستە ژێر پرسیار و گومانەوە هەرچەندە تۆش عینەن شت کۆمەڵێ شتیە و خستە ژێر گومان و پرسیارەوە وەکو فیزیاناسێک و مامۆستای فیزیا ڕەنگە ئەمە بە معلوماتێکی خۆیان بچێتەوە بە پێی قسەکەیتەوە بێ تۆڵی 13 بورج نییە 12 بورج ئەوڵی 12 بورجەیە و ئیلە الآخری پرسیارەکەمان ئەوەیە ئەمە چەندە تەسیرە لەسەر حیاتی ئینسان ئەم بورجانە بەڵێ لە ڕاستیە تەسیراتی چی هەیە بۆ نمونە مەسە کاتێکگەڵێت ئەمە یعنی چی ڤینۆزیەتە سەر بورجەکەت ئەمڕۆ تۆ خۆشەویستێکی ڕاستەقینە ئەدۆزیتەوە بە پێ ئەو بورجانەی کە ئێمە خوێنوماتەوە ئەیبینین مەسە ئەمڕۆ عتار باسی بابلی کۆمان کرد عتار لەسەر بورجی تۆیە کەواتە ئەمڕۆ مەسەر ڕەشبی نەبی وەکو خۆتانەڵێن مەسەرە قسمەوە ئەمە تەسیریە لەسەر دەرونی ئینسان بەتەکید چۆن با من پێت شتێک لە گەردونێکی دوورە ڕوویە بۆچی ڕوایە ئێمە ئەکەوینە ژێر تەسیری ئەم کەوکەوانەوە بۆ نمونە زەوی کۆمەڵێک با بڵین دەریا و زەریای هەیە بەهۆی مانگێکەوە کە چەند جار لە زەوی بچووکترە ئەکەوێتە ژێر تەسیری هەڵکشان و داکشان مەدووجەزری بواتە مەدووجەزرەکە مێشکی مرۆڤەکان کۆمەڵێک خوێنی بچووکە کۆمەڵێک ئاوە دەریایەکی بچووکە ئەگەر ئەو دەریا و زەریاکان هەڵکشێنێ مێشکی ئێمە چۆن هەڵناکشێنێ بۆ نمونە ئێمە لە پێشبینیەکانە باسیەکەین ئەڵین ئەمڕۆ مانگ لەسەر بورجی کاک حەمەنووریە کە مانگ لەسەر بورجی تۆ بوو ئەگەر بێت و خاڵی بێ لە پەستانی تر بۆ نمونە پەستانی چوارگۆشەی هەیە ئەو کاتە تۆ ئەتوانی لاپەڕێکی سپینوێ هەڵبێتەوە بەرنامەکانت بەبێ
زۆر بەس تەسیری مامۆساجان بەڕێز مامۆسای فیزیایی و فیزیاناسی باشە هەم تەسیریە لەسەر مرۆڤ خۆی هەم تەسیریە لەسەر بورجەکان کاتێک گەڵێ مانگێتە بورجەکەی تۆ کەواتە تەسیرێک بەجێڵێ حتا لەسەر ئەوەشی کە بەڕێز معلوماتێک بەغەڵەوە وەکو لای ئەوە 11 برج نیە 12 بورجە تەسیراتی هەیە وەڵام بەرەوە ئەوە سیانزەیە خۆی بەڵێ ئەوە هیچ کێشێتیانی و سیانزەیە توانی سێرتێکیشی بۆ بکەی هەیە باش مۆزوێکی ڕخنێکیشمەیە لە عنوانیم برادەرەمان گردون ناس وشەیەکی ئەکادمیکە ئەکادمیک بۆ مانایە کە یعنی ئەو کەسە بە پرۆسەیەکی ئەکادمی کاتێتە سەرەوە و عنوانی شەهادەیەکی ئەکادمیە واتوانێ بەس عنوانێک کاتوانی بەم برادەرەمانی بدەی ئەسترۆلۆجیستە نەک یعنی بڵێن کەسێکە لە بواری بەخت بینی و شانس بینی و ئەمانەیەش بەختگرەوەیە گردون ناسی زانستە و زانستی لە سێریکە لە ئەسترۆلۆجیا سێنەوە هەیە بکەینەوە بە مصطلحەکە بۆ هەموو حاڵە لێمان تێ بەختبینی ئەمە بەختبینی نییە لە ساڵی 1960 جامیعەی هارفارد دکتۆرەیاوە لەسەر ئەسترۆلۆجی باش یعنی تۆ ئەوڵێ تۆ ئەڵێ ببە بە بەختگەرەوە نەک بۆی ناونیشانەکە ئەنیشتاین گردون ناسە ئاخردا ئەوە مەڵێ بابا ئەنیشتاین گردون ناسە یعنی کەسێکە بەسەرم بڵێن لەسەر یاسا ئەنیشتاین بەڵام نیوتنیش هەر ئەسترۆلۆجی هەر گردون ناسە نەخێر ئەسترۆلۆجی ئەسترۆلۆجیست نی ئەسترۆلۆجیست بەڵێ بەعرزکەمە شێوازەیە نیوتۆن فیزیاییە طبعا لە هینایشەکە لە بواری زانستی فیزیاییشەکە و یاساکان دۆزێتەوە یاساکانی سروشت دۆزێتەوە ئەم یاسایانە نیوتن کاتێک ئاچێ بۆ جامیعەی هارفارد داواکە ئەڵێ من هاتووم لەم جامیعەیە بخوێنم لیان پرسیوتیان بۆچی هاتووی جوابەکەی چی بوو بێ زەحمەت جوابەکەی نازانم دەرەجەکەی باش بوو عفو نەخێر با من جوابەکەت بەمەوە کاتێک کە نیوتن ئەچێ بۆ جامیعە لەوێ لە تەمەنی 90 ساڵیە ئەڵێن تۆ بۆچی هاتووی ئەڵێ من ئەمێ بیرکاری بخوێنم بۆی کە فێری ئەقسەتەوە ئەسترۆلۆجیست طبعا ئەم هینانە بۆ شێوازە کە بڵێن جوڵەی هەسارەکان ئەستێرەکان و ئەم جۆرەشتانە و جوڵەکان یعنی بە شێوازێ بوو کە ڕاستە ڕێکوپێکیان دابینی بەڵام هیچ یاسەیەکیان نەبوو بۆ تەفسیری بۆ تەفسیری ئەم جوڵانە و ئەسترۆلۆجیست بۆ ئەسترۆلۆجی بۆ شێوەیە کە بڵێن لەسەر چارەنووسی مرۆڤ بوو ئەم جۆرەشتانە تەسیردابنی ئیتر لە زەمانی نوێتۆنە کۆتایی پێ وليو أسترونوميا دسبيكا باش كزانستي توا علمي فلك دسبيكا علمي تنجيم كوتاية علمني يعني بلين علمك بوش يعني تشنك أما كالين بس كبتويانا الزوي لسر بشتي صار علمه أو أسترولوجي شه هرب ورادي علم علمي تنجيم بالله أو على تأثير كات السر ما مصاجان إما نروي نوصل نيوتن نروي نوصل أو مينشوا أما بيوندي بابا مينشوا علم ويا أما جي برنامج يمني أو على تأثير كما سبون منكما جت سر برجكيتو أما رنجة تأثير بكات السر درون وخصوكوتو حياتي تو يعني تأثيري هي أم برجانا أم ما جزر دروس تكاينا ما جزر شيء طبعا إما هي زي كيش كردنها لنوی هەموو تەنەکانە بە من و تۆیشەوە هێزی کێشکردن هەیە کەم هێزێکی گردونی یعنی دووتەن بەهۆی ئەو بارەستاییان هەبێ کاریگەری لەسەر یەکتری دانن زەوی هەر بۆ هۆکاریە بە دەوری خۆرە ئەسوورەتەوە خۆر هەر بۆ هۆکاریە کە بە دەوری وڵی ناوەندی کاکێشانی گەل ئاسیری ڕێگەی کاکێشانە ئەسوورەتەوە ئەمە هێزێکە و ئێمە ئەتوانین ئاسارەکەی ببینین و بیپێوین و تەنانەت پێشبینیش بکەین کە مەسەلەن ئەگەرم هێزە کار بکاتە سەرتەنێ ئایندەی ئەو تەنە چۆن ئەبێ بەڵام ێستەکانە بێنین ئەم برادەرمان ئەڵێ بڵێن هێزی کێشکردن بێنی ببەستینەوە بە دەرونی مرۆڤەوە و ئەم بزەبت ئایندە و چارەنووسی دیاری بکە ئەمە غەڵەتە بۆچی تەنها هێزی کێشکردن نییە ئێمە لە گردونە مەسە بۆ نمونە لە بورجەکەی تۆ نووسراوە ئەڵێ ئەمڕۆ بەهۆی فڵان هەسارە لەسەر بورجەکەی تۆیە ئەمڕۆ مەسەرەن ڕووداوێکی خۆش و بۆ سەباوی بەچاکە ئەمەڵێ ئەمە هێزی باشە هێزی کێشکردن باشە بەس هێزی کێشکردن ڕاستە هۆکاری هەموو ئەم سوڕانەوانەی هینەکانە بڵێن تەنە ئاسمانیەکانە بەس لاواسترین هێزی سروشتە ئێمە لەناو گردونە هێزی ناوەکی بە هێزمان هەیە بەتینمان هەیە هێزی ناوەکی لاوازمان هەیە هێزی کارۆمەغنەتیسیمان هەیە کەم هێزانە زۆر ئەوڵە تەسیرە کاتە سەر ئینسان مەسە تۆڵێ ئەمڕۆ ڤینۆز لەسەر بورجەکەی تو ئەکەواتە ئەمڕۆ تۆ تەسیرێکی نەفسی دەکات بەڵێ شتیوا بە هیچ شێوەیە ئێمە شێوەیە نیە ئەمە ناتوانێت بە هیچ شێوەیە علمی بێ ئەم قسەی علمی نیە یعنی ئەم قسەیە چییە خرافاتە فاڵە چییە قسەیەکە فرێدرێ قسەیەکی فرێرا یعنی چی ئەڵێ ڤینۆز لەسەر بورجی تۆ ئەمڕۆ خۆشەویستی ڕاستەقی نادۆزیتەوە یعنی کاگەهر یعنی بەعیلم قسە بکەین ئەستێرەیەک لە ئاسمانە چی تەسیر لەسەر گیرفانی منەکە
گۆڕانکاریە تەسیراتی هەیە ئەزانی بۆ تەسیراتی هەیە بۆ نمونە بەپی ئەو قاعدەی کە ئێمە هەمانە ئینسان کاتێکە لە دایکە بێ یەکەم شت کە لە دوای لە دایک بوونیەوە ئەچێ بە دوای خواردنێکە ئەچێ یعنی کاتێک کە تۆ هاتیت لێرە بە دوای خواردنێکە ئەگەڕی بە دوای ئەوە گەڕی باری دەستکەوت و دەرامەت ئەبێ بە ماڵی دووەم کاتێک کە تۆ خۆت لە دایکە بی مانگ لەسەر بورجەکەتە و کاتێکە مانگ ئەچێتە بڵین بورجی دوای خۆتەوە ئەچێتە بڵین ماڵی دووەمەوە ئەمە پەیوەندی هەیە بە باری دەرامەتەوە بەڵام زۆر جار ئەستێرەیەک یەت ئەم باری دەرامەتە لە ناوە بە خراپێکە بۆ نمونە هەساری مارس مەریخمان هەیە هەساری مارس زۆربەی زۆری زانایان ئەڵێن گوایە لەبەرەوەی کەوا ڕەنگەکەی سوورە تیشکێکی ببورن مادەیەکی ئاسنی زۆری تایەوە ئەمە بەبۆی بە بەروری زەمن ئەم ئاسنە ژەنگی هەڵێناوە بۆ بە تیشکێکی سوور و ڕەشەبایەکی زۆر بە دەوریا هەیە کە تۆ لە ئاسمانە سەیرەکەی جۆرێک لە درێوشانەوەی پێوە دیارە ئەم خۆی لە ڕاستیە ئەم هەساری مارسە هیچ تیشکێک نانێرە بۆ ئێمە بەڵام تیشکێکی بەشێک لە تیشکی زەوی پێچەواناکاتەوە و کاتێکیش کاکەوێتە پشتی هەتاوەوە زەوی تیشکی نییە و تیشی خۆرە زەوی تیشکی من ناڵێم تیشک پێچەوانە ئاکاتەوە ناڵێم تیشکی هەیە ئەڵێم تەنێکی مردووە بە هیچ شێوەیەک خۆی تیشک نانێرێ بەڵام تیشکێکی یعنی تماشاکە باوکی من هەسارەی زەویمان هەیە هەسارەی مەریخمان هەیە ئەم هەسارانە تەبعاً بابەتەکەم تاوکەم ئەم تیشکی زەویە لەسەر ببوورە تیشکی مارس تیشکی مەریخ کاتێککە پێچەوانە ئەبێتەوە هەمیشە ئەم تیشکە چییە ئەم تیشکە چییە بە من بڵێ ئەم تیشکە چییە ئێمە تیشکی کارۆمەغناتیسیمان هەیە تەبعاً تیشکی کارۆمەغناتیسی لە ژێر سوورەوە بڵێن درێژە شەپۆلەکەی دەست پێەکە هەتا گاما ئەم تیشکی گاما ئەم تیشکە چییە ئەم تیشکە نەخۆ تۆ قسەی پێکەی تۆ مەسەڵەن بەوە ئیشەکەی بەڵێ ئەڵێ هەچ کاتێک مەریخ تیشکەکەی لە شوێنێکا بڵاو بۆ بڵاوەوە ئەبێتە هۆی تووڕەبوونی خەڵک تووڕەکە خەڵک بێزارە تیشکێکە مەسا ئەم باسیەکە مەسەڵەن بڵێن تەبعاً سەرچاوەی وزەی کۆمەڵی خۆرە باش سەرچاوەی وزەکەی خۆرەکی دووە و ئەو وەختەکانی ڕاستە بەشێ لەو وزەیەکە مەسەڵەن بڵێن بەشێ لەو تیشکەکە ئەکەوێت لە زەوی بەشێکی هەڵە مزرۆ بەشێکی ئەگەڕێتەوە ئەمە حقیقەتێک ئەمە عیبی نییە بەس مارس خۆی ڕاستە کە گەرمە بێ و بەشە بڵێن وزەیە ئەداتەوە بەس ئەم بەشە وزەیە یعنی چۆن ئەتوانێت کاریگەری لەسەر منی مرۆڤ دابنێ لە حاڵێکە بڵێن ئەو مەسەن تیشکەکەی زەویە ئەگەڕێتەوە بۆ مارس لە مارسەوە جارێکگە ئەگەڕێتەوە بۆ ئێمە تەسیل لەسەر ئێمەدانێ ئەمە ناعلمیتنی قسەیەکی ئینسان توانێ بیکە وەڵام بۆ ئەوە لە شەڕش بڵاو بێتەوە کاتێک مەسەرەن تیشکی مارس بەر ئینسان شەڕ بڵاو بێتەوە بۆ نمونە هۆکاری شەڕەکان چییە هۆکاری شەڕەکان لە جیهانە هۆکاری شەڕەکان هۆکاری ئابووری هەیە زۆربەی هەرە زۆر شەڕەکان هۆکاری سیاسی هەیە هۆکاری گەڕێتەوە بۆ دەسەڵات خوازی نییە تۆ لەوانەیە لە ماڵ و لە ماڵ لەگەڵ خێزانەکە تا تۆڕەگەڵ خێزانەکەمان دینە هەزار و یەک هۆکاری بڵێن کۆمەڵایەتی و هین هەیە بۆ ئەوە کە من لەگەڵ خێزانەکەمە مەسەڵەن قڕم هەمەچی پێویستی بە کەوکەبەکانەوە بە کەوکەبێک کە سەدان ساڵی نووری لە ئێمەوە دوورە لە ڕاستیە ئەم ئەستێرانە وەکو ئەوەی کە جەنابە باسیەکەی لە ڕابردووە با ئێمە جایکەینەوە ئێستا لە ڕابردووە ئەوەی کە با بڵین بە شێوەی تاڵع و تاڵعبینی و ئەمانە هەبووە شێوەیەکی غەڵەت بووە ئێستا بە شێوەیەکی علمی ئێستا تا ساڵی 1970کان هەتا زانکۆکانی ئەمریکا و کۆمەڵی ئەستێرە ناسانی ئەمریکا هاتن بنەمای ئەم زانستیان داڕشتەوە ئەمە بۆ هۆی بنەمایەکی زانستی کە لە ئێستا و هەر کاتێک هیچ زانایەکمان نییە کە مەسەڵەن ئیشی لەسەر ئەسترۆلۆژی کرد بێ لە سەدەی 20 ڕاستن ئەو قسانەی کاکایارێکە نا هیچی قسەی علمی نین قسەی علمی کاتە ڕاستنی ڕاستنی زۆری علمەکانی ئێوەش عفو بووبورە یعنی شەرت نییە علمەکانی ئەوە تەواوە ئەو قسە زۆر تەواوە ئەم علمیکە کە بە ناوی علم نایبنین ئەم علمیکە کە ئایار باسیەکە ئەو علمە ئەکسپایرەیە کە سەدان ساڵ لەوە پێش بڵین ئەکسپایر بووە بۆ بە علمێکی پوچ بۆ بە بمانە وەکو هەر ئەوە کە بڵێن هەر وەکو زانستی پزیشکی چۆن لە بیدایەتەوە وردە هاتووە
بەڵێ ئەو زانستیش وردەها و سەدان کەس ملی پەرەنرا بەخاطر پێشبینەکانیان ڕاست دەنەچوو لە زەوای نوێتۆنە ئیتر ئەکسپایر بوو ئیتر چونکە هۆکاری جوڵەکانی ئاسمان دۆزرایەوە هۆکاری ئەوەی کە مەسەلەن زەوی چۆنە جوڵێ ئەسەرەکان چۆنە جێران چونکە ئەو هێنە دۆزراوە ئیتر ئۆتۆماتیک هەموو ئەو نەخۆشیان بە دەرمانی غەڵەت کوشتووە ئەمە وەختی خۆی لە هەموو سەردەمێکە هەبووە هەر وەکو چۆن ئێستەکانی هەر ئێستەکانی ئەو قسەکە و برادەرێکە وەکو وایە مثلا دکتۆرێکی نەفسی کە نەخۆشێکی نەفسی بچێت بۆ لای بڵێ ئەمە جنۆکە لە شایە ببرن دەرکاری بکەن تەمان ئەوە سەردەمەکە ویشانیان نەکرد بە سەدان ساڵ بەڵام ئایا دکتۆرێکی نەفسی لە ئیمڕۆ ئەوی شەبکە ئەوە دکتۆری نەفسیە زۆر چاکە باشە مامۆستا فەلەکناسێک دەڵێ کە تۆ گومانیش دێ لەسەرەوەی کە پیان نەوتێ فەلەکناس و گەردونناس ئەوەی ئەلوانی ئەکادمیک گەردون شارەزا لە بواری شارەزاکانی تەنجیم هەیە لە عەرەبەدایان فەلەکیە گەردونناس بابگەن لە زمانی عەرەبیە بڵێن زمانی عەرەبی تەنجیممانەیە و علمی فەلەکمان هەیە علمی فەلەک عنوانێکی ئەکادمیە تەنجیم میشار و نانە و قسانەیە کەم برادرەی کات و شعوەزە چی ئەو قسانەی ئەگەر ڕوونیکەیتەوە ئەو قسانە و فاڵچێتی و چزانم ئەم هینانە ئەمە شۆرێکە لە فاڵچێتی ئەم دقیقاً بەتەئکید وایە بەڵام زانستی تا بەکاردێ یعنی مەسە تەطعیم یەکەم بە زانستی نا بەعکسەوە سەیریکە کاگا تۆ ئەوە بۆ ڕوو دەکردمەوە یعنی من ئەمێ لەسەر ئەو پرسیارێ مەسە بۆ نمونە تۆ ئەمڕۆ بورجی من ئەخوێنیتەوە بورجی من ئەڵێ پەیوەندی بەمەوە هەیە ئەمە بەشێکە لە فاڵ بەشێکە لە سیحر ئێمە لێرە بەرنامەیەکی ترمان کرد چەند بەرنامەیەکمان کردو لەسەر ئەم دیاردان کۆمەڵایەتیە تەنان لە زانکۆی ئەمریکیشا بەحسێکی گەورە لەسەر ئەم حاڵەتانە هاتووە لەسەر ئەم بەرنامانە کە ئەمە بەشێکە لە هەڵخەڵەتانی خەڵک وەکو کەسێک فیزیاناسێک دەڵێ ئەمەی بەناوی بورج و ئاین دەخوێنەوەیە جۆرێکی تر لە شەعوەزە و سحر و ڕستەبازی مامۆساش تەشیری کردو ئەڵێ ئەوەی ئێوە دەیکەن شەعوەزی و سحر و بەڵام وشەی علمی پێوە ئەنێن تا ڕادەیەک قسەی مامۆسا تا ڕادەیەک ڕاستە تۆ یعنی ئێستا بۆ ناوننی سحر باز سەریکە ئەوە نایشی بەڵێن گەردونناس سەریکە هەندێک کەس هەیە بۆ نمونە هیچ ئیشێکی نییە و زۆربەی زۆرێک خەڵکان لە میسرا بە تایبەت ئێستا بڵاو بوونەتەوە شارەزاییەکیان لەم عیلمە تازەیی کە ئەمریکا بناغی وەداناوە و پێی ئەڵێ بۆ نمونە ئەساری مارس تەنها پەیوەندی لە ئەمریکا بناغی علمی بۆ ئەمە دانراوە ئەوەیەوانەیە ئامە بێ مەسەلەن کەسێک وەکو بڵێن مێژوونووسێ وەکو بڵێن ئەفسانە ناسێ دەیان کۆمەڵی هەیە نە کۆمەڵی یەکجیان هەیە برا ئەسترۆلۆجی ئەو بۆ مانای نییە ئەمە علمێکی ئەکادمیکەوە لە زانکۆ ئەخوێنرێ شتیوا بە هیچ شێوەیەک نییە یعنی مەسەڵەن وەکو مێژوویەکە خوێنرێ یەکێکە بورجە خوێنێت و ئایندا ئەخوێنێتەوە بۆ نایبینی چی ئەگەر ناینەنی فەلەکناس و گەردونناس و یالاخر فاڵچی مامۆستاگیان لە مێژووە هەچ کاتێ تۆ علمێک فەلەکی ئاڵێ مامۆساڵە بکەین بە فاڵچی باشە لەوەی گەردونناس چووکەڵە گەردونناس شتێکی علمی گەورەیە سەریکە ئێمە ویسمان جایکەینەوە وتمان سەری چۆن جا ناکرێتەوە لە ناو میسرا بۆ نمونە ئەڵێ نزیکەی 1 ملیۆن کەس هەیە خەریکی ئەبراجە لە ناو ئەم بلیۆن کەسە 2 کەسی علمین ئەوانی تری هەمویان دەست بڕن لە سلێمانیش و لە هەولێرش و لە هەمووی بەیەکەوە لە کاتێک عەفو تخوا یەک دقە بەرێ با ئینەکەم تاوکەم لە کاتێکە کە تۆ علمێک ڕەت ئەەکەیتەوە کەواتە ئەمە علمە حتمما علمێکی ئەکسپایرە چۆن ئەمە بۆشیکەیتەوە لە سەردەمێکە تۆ تماشاکە بەم شێوازەیە یعنی بڵێن مامۆساکیان نەگەڕێتەوە بۆ مێژوو من ئەوە بڵێن بەڕێزە فیزیاناسی بەڕێزە مامۆسای زانکۆی تو لە بواری فیزیا لە بوارێکی زانستی قورسا باشە مامۆسا ئەو ئەڵێ فەلەکناسێک ئەڵێ ئێمە لە ژیرفانەوە قسە دەرنان ئێمە پێوەریشی زانستیە ڕۆژ و کاتەکانی پێدەپێوین واتاکاتەکانە پێوی عیبینیە باشە بەڵام کە ئەڵێ ڤینۆس تەسیری هەیە لەسەر ئینسان یعنی من ئەمە پێ بڵم لە ڕۆی علمیەوە ئەم بورجانە تەسیریانەیە لەسەر هەوسوکەوتی ئینسان هیچ بنەمایەکیان نییە من دڵنیاتەکەمەوە هەچ کاتێک بۆ نمونە ئەبوو جەعفەری مەنسوور هارون ڕەشید هەچ کاتێک هاتن لە مێژووە گەورەترین دژایەتی ئەم حتا لە میسرە کۆنەکانی دژایەتی ئەمەیان کرد بێت پەرەی سندووە زیاتری کردووە من شتێکە پێڵم
لە حەزارەتی میسری کۆنا وەختی خۆی دەریای ئەوڵی تۆ ئەڵی تەسیریە تۆ تەدانە دڵی باسی ئەمریکاشەکەی مامۆستا ڕەنگە تو ئاگادارە لە علمی تازە نەبێ وڵی لە ئەمریکا چەندین توێژینەوە توێژینەوەی لەسەر وەرگیراوە عەزیزی سەردەمانێک بەم شێوازە بیریان کردوێتەوە بەم شێوازە ئیشیان کردووە یعنی وەکو مێژوویەکی علم وەکو مێژوویەک لە پەرسەندنی بڵین بیرکردنەوەی بەشەر نەوەکو ئەوە کە مەسەڵەن بڵێن ئێستەکانێ زانایەک بێت بڵین بە شێوازی علمی ئیش بکات لەسەر تەسیرەکانی مەسەڵەن هەسارەی ڤێنوس لەسەر هین لەسەر ڕەفتاریەتە خۆشەویستی شتی وا هەیە ئەزانی چۆنە ئەمە نەخیشتی وە ئەوڵەن ئەبەدەن نییە ئەمە ئەم فاڵچێتیە ئەم جۆرە قسانە لە چ تەمەنێکایە ئەبێ بزانێکین لە تەمەنی تقریبەن هەرزەکاریایە ینی لەو تەمەنایە خەڵک زۆرتر خۆی پێوەگرن هۆکارەکەش ڕوونە تەمەنی گەنجێتیە بە دوای ئاەن دروستکردنی ئایندەوەیە بە دوای ئیشەوەیە بە دوای خۆشەویستیەوەیە بەحەلەکە و پەنا بوو هەموو شتێکە بە وەیەکی لەو پەنانش بۆ بەکەیەکی دڵخۆشی بکە ئومێدی باتێ ئومێدێکی درۆیینە ئومێدێکی کازبە وە لە ئەخیرا زەربەی لێ ئەدا لە جیاتی ئەو بیباتە پێشەوە باش کەواتە ئەمە تەسیری نییە شتێک نییە ناوی تەسیراتی ئەبراج و بورج و کەون و گەردوون بێ لەسەر مرۆڤ هەسارەیەک لەو هینەوە هەسارەیەکی سارد و سڕی وەک مەریخ تەسیرێکی توانێت لەسەر بنێ لەسەر باشە تۆ ئێستا خۆت وتت لەسەر دەریا و زەریاکان مەدووجەزر دروستەکە لەسەر مەدووجەزر مانگ دروستیەکە مەدووجەزر چییە ئەو هێزی کێشکردنەیە کە لە بینی زەوی و مانگە هەیە و چونکە بەسەڵەن بڵین ئاوەکە شلە ئاوی دەریا شلە بەهۆی ئەو هێزەوە باشە زۆربەی زۆری ئەم تەسیراتانە لە تەجاروبەوە ئەتوانی تۆ پێم بڵیت لە ساڵێکە 3 جار خەڵکان کۆنتترۆلی 3 هەفتە هەر جاری 3 هەفتە خەڵک کۆنتترۆلی خۆی پێ ناکرێ و زۆرترین ڕووداوی سیارێتیاڕوەیە بۆچی وەکو هەر ڕەتکەیتەوە تۆ علمێک ڕەتکەیتەوە ناتوانانی شارەزای لەسەر پێیاکەی و ناتوانانی مناقەش خەزانی چۆنە با پێت بڵێم علمەکە چییە ئێمە لە علمی ئیمڕۆ علمی ئیمڕۆ بەندە لەسەر یاسا و بەندە لەسەر مشاهدە قسانەی کە ئەو ئەیکە هیچی بەند نییە لەسەر یاساکە زانست هەڵ قسەی بەتاڵ و حتا وتی کاگایە جوابی ئەوەم بیتەوە ئەڵێ فاڵ ئەمەی ئێوەیکەن وەکو فاڵچێتی وایەپاڵچێتێکی ترسناکیشە چونکە دێنێ لەگەڵ وشەی علمیات یەکەڵیەکە ئەوەیەکە سحرێکی تایبەتی ئەدا بە کەلامەکە و ئەوەیە خەڵک هەڵەخڵەتێنێ و خۆشبەختانە دەستگا ڕاگەاندنی زۆر و زەبەلاحی لە کوردستانە دروست بوو هەر کۆمپانیای بۆ خۆی کوردستانە ئەیکاکە فەڕەنسا هەموو بەڵێ لە هەموو دنیا هەیە لە هەموو دنیا ئەوە هەیە ئەمە هەیە چونکە لە هەموو دنیا ئینسان یەکێش ئەم هەموو دنیای هەمووی هەرگێژ هەمووی هەیە بەس هەموو خەڵک نییە هەموو خەڵک نییە ڕێژەکە پەرقەکە ڕێژەکە لە کوردستانە ڕێژەکە لە فەڕەنسا لە سەدانەوەتە لە سەدانەوە نازانم لەکوێ هێنا شتیوانە زۆر بەرکەمتە پێتەڵێم بەس هەمووی گەرەتەوە بۆ ئەو تەمەنە لەو تەمەنە کاکەی خۆمان هەر لەو تەمەنە بین بە وەرەق فاڵمانەگرتەوە ینی خواما پێوانە بەردەوە حەزمان لە کسێکەگر فاڵمانەگرتەوە عەقڵێکی هەرزە ببوورە عەقڵێکی هەرزە هەڵەخڵەتێنن لە کاتێکە ئەمە هیوایەکی درۆینیانە یعنی خەتەرن ئێوەی فاڵچی نوێ وەکو قسەکەی مامۆسا حسێن وتی ئێوەی فاڵچی نوێ خەتەرن چونکە ئێوە یوای درۆینەیەن بە خەڵک ئاخر نا خەتەر لەوایە کە تۆ لە دوای مامۆستا ئاگاداریەوە ینی ئاگاداری ئەم علمە نییە ئەوە علم من کە شتێکم لەسەر من هەت شتێکەکەمەوە بە دژایەتیەکەم و ناچم لێ شارەزایی بم من ڕقم لە شتێ بێ بۆ نمونە لە بۆ ڕقم لێ ناچم بە دوایە سێر چێ بکەم من سی کتێبم نووسیوە لەسەر ئەو بیستیان تقریبان لەسەر ئەسێرە ناسیە تۆ دانەیەک لەوانت خوێندۆتەوە تاوکنێ بێ مناقەشەی من کەی من لە بوارەکەی خۆتا من مناقەشەی تۆ ناکەم تۆ مامۆسایەکی خۆبانەوە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە هەموو ڕۆژی ئێمە خۆمان جەریدەکان خوێنینەوە خۆش میخوێنمەوە خۆش بۆ سێریەکەم لە کوردستانە تەنها کە نازانم لەگەڵ عربیەکانەوەی هێن تەرجەمەیەکەنێکی تۆش خۆ هەر لەو شوێنەوە وەرجەگریت خۆی ئەمە شتێکی کەشفیاتی تیان ناکەی مامۆستا تۆ فیزیا ناسیت و ئەسێرەکانە ناسی بۆ شەوێک نەچین یەک بەیەکی ئەسێرەکان بزانین کەممان باشتری ناسین ئەسێرەکان چی ینی وەکو چی ناوەکانیان کۆمەڵەکانیان جاکردنەوە ناوەکانیان کۆمەڵەکانیان ئەمە چی پەیوەندیەکی بەم فاڵچێتیەوە هەیە هزاران ساڵ ناونراون ئەمە دەسەبەندی ئەستێرەکان ینی بڵێن کۆ ئەستێرەکان مەسەن ئەویان ورچی بچووکە ئەویان ورچی گەورەیە چوزانم ئەویان کەوانە ئەمە ئەو ئەستێرانش ینی بەس بە هۆکاری ئەوە کە ئێمە سریانەکەن دەسەبەندەکەشی علمی نییە
ینی بڵین ینی مەسەلەن دوو ئەستێرە بڵێن دوو ئەستێرە بڵێن لە ورچی گەورە لەوانەیە سەدان ساڵی نووری لەگەڵ لێمە هەنی ئەستێرەی ڕەنگە مامۆستا ڕەنگە ئەستێرەیە تیشکی نردوێت تا ئێستا نەگەیشتو بێ وەکو بە پێی زانست زۆر چاکە مامۆستاچە کەواتە ئەمان لایەن وایە ئەمان ئەڵێن ئێمە شتێکی علمی دەکەین شتێک ناکەین لە دەرەوەی علم منەمێ لە ڕووی علمیەوە بە خەڵک بڵێ ئەوەی کە ڕوو دەدا مەسە کاتێک گەڵێ بورجی فلانێتە سەر بورجی فلان ئەمە لە ڕووی علمیەوە چەندە ڕاستە چەندە دروستە چەندە حقیقەتی ئەمە ئەڵێن دێتە سەر ئەوە باشە بابێ یعنی چی دێ ئەوە خۆ دێتە سەر یعنی چی زۆر چاکە یعنی چی ئەم بورجانەیە دەسی لەسەر دەرونی ئینسانەکان بەجێنێڵن یعنی ئەو پرسیارێکی ئەڵێ بۆچی لە ساڵێکات 3 هەفتە خەڵک حادیسی سیارە زۆر ڕوەیە سێ جار سێ هەفتە بەڵێ لە کوردستانە من نتوانم بێت بڵێم لە سێ جارە لەوانەیە ڕووداوی گەورە مەسەڵەن ڕووبایەکی لە نۆرۆزیەکی لە جەژنی قوربانیەکی لە جەژنی ڕەمەزانایە کە خەڵک مەسەڵەن بڵێن ئەو ڕێوارەیەسنە سەیران و ئەمانە زۆر بۆ نەورۆز ئەهۆنترە بێتەوە وەکو لە پێش ئێستەکانە سەیری هینەکانی سەیری بڵێن ئامریکانی هاتو چۆ بکە بینی لە مەسەڵەن لە ڕۆژێکی ئەمە هیچ پەیوەندێکی لەشتانەوە نییە پەیوەندی ینی شتێکی دوور پەیوەندی نییە بە ئینسان ئەبەدەن باشە وەهمێک باشە فاڵچێتی وەهم پەیوەندی نییە ئەستێرەیەکی سارد و سڕ ڕەنگە ئەستێرا بێ کوژا بێتەوە تیشکەکەی تا ئێساش نەگەشتو بێ بە ئێمە مشکلەمان ئەوە یعنی قەسمەوەیە هەموو ئەمانەیەکی دەکەن ئێوە هیوایەکی درۆینە و ساختە ئەیەنە ئینسان بەڵێ باشە ئەیکەواتە ئەو دیراسانەی کە بۆ نمونە لە کاگایجانڵێ فاڵچین ئێوە ئاسان بە هیچ شێوەیە لە ناو زانکۆ دیراسە لەو شێوازە ناگرێت لەسەر کاری لە ئەمریکا کراوە ئەوە بە هیچ شێوەیە ڕاست نییە لە ئەگەر لە ئەمریکای شاکرا بێ ئەوە ناڵم شتەکە حاڵەتێکی یاوایە لە هاڕوەرد دەشتوا بکرد بۆ درگەکەی داکە هاڕوەردێکم زەگوت نییە ئەو وەختەکانێ ئەوەیە کە مەسەلەن نێکی هاتووە بە شێوازێکی کۆمەڵناسی مێژوویی لەسەر ئەسترۆلۆژی توێژینەوەی کردووە نەک ئەوە کە مەسەلەن بێ ئەم علمەی وەکو علمێکی دکتۆرا لەسەر ئەسترۆلۆژی بڵێ لەسەر لێکۆڵینەوە لەسەر ئەسترۆلۆژی نەک خودی ئەسترۆلۆژیەکە بگەڕێ مامۆستاجان تۆ سێرچکە تۆ بەم نەڵی سێرچی بورجەکان کە هەمووی سیانزە هاتێ بەڵام من چی دەکەمەوە سێرجێ بکە لە ملیۆنێک سایتە دانەیەکی سیانزەی مەسەلەنەوە بۆ هینی ئینگلیزیەکان ئەگەر بە ئینگلیزی سێرچ بکەیت طبعا ئەوەی کە دێ زۆربەی هەرە زۆری هەر ویکیپیدیایە کە باسی بڵێن ئەسترۆلۆژی بە عامەکە زۆر کەم ینی بڵێن تینگێت بەس بە عەرەبی سێرچ بکە ینی ئەوەت لەبارەی ئەم ئەستێرە ناسی و فاڵچێتیەوە بۆ دێ کەتر ئەسە نازانی بە توێ سەرچاوەکەیە بگەڕێ لەکوێ بۆ ئینگلیزیەکان سەرچاویان زیاترەوە ڕاستی هەیە سەرچاوی ئەکادمی هەیە بۆ مانایە کە لێکۆڵینەوەی لەسەر خودیان مەسترۆلۆژی چییە باشە کاگەر ئەو ڕووداوانەی ئەگەر ڕوونی کەینەوە ینی کەواتە ئەگەر ئێمە لە ڕووی ئەمەی کە تۆ ئەڵێ علمە وەڵێ علم نییە وشەی فاڵچێتی ئیلە ئاخریان یا وشەی تریشی بەکارێنە من پرسیارمەوەیە بۆچی لا دوای ئەو ڕووداوانەی ڕوو دەدەن لە ئایندە ئێوە توانن بیخوێنەوە لە ڕێی تەسیراتی بودجەکانە من پێ دەڵێم ینی چ ئەستێرەیەکی وا دوور چ ڕەبتیە بە دەرونی منەوە وەڵامیەوەم بەرو ینی ئەستێرەی مارس چ پەیوەندی بە گیرفانی منەوە هەیە ئێوە لە کاتی ناتەنات بۆ هینێگەیە دەڵێت ئەوانەی بورجەکان دەنووسن لە خۆیان دەنووسن لە باردا دەڵێن گەشتێک بەدەستەوە هەموو کورس سەفەرەکە هەموو گەشتەکە بەشێکی دوای لەسەری مانگیشا دەنووسن پارێکی باش دەست دەکەوێت ینی لە 21 و 22 مانە هەموو ئەوانە دەنووسن ئەنووسن خۆشەویستی ڕوبەڕوو دەبێتەوە هەموو کەسێک خۆشەویستی بە شێوەیەک لە شوێکان بەرەکەی باشە کەواتە ئەمە ئێوە دەیکەن شتێکە ڕستەبازیە وەکو مامۆساوتی بۆ ڕوونکەوە باشە قاعدەیەکی تایبەت بەخۆی هەیە علمیە و لەو کاتەوەی قاعدەی لە هینە هەیە لە داڕشتنی ڕستا هەیەە یعنی ئەو ڕستانە کە داڕژرێ بە هەموو بارودۆخ نا بەعکسەوە من مانگ نەیە بورجی کەسێک قەت پێی ناڵێم تۆ دەست بە ئیشێ بکە ئەوە سەیری ئەسمانەکەم شەو دانیشم بەبینین بێت بە کۆمپیوتەر بێ یعنی ببینین پێشتر ئێستا کۆمپیوتەر نەبوو پێشتر وەختی خۆی ئەمە دانیشتین لە سەربانسەری ئەستێرەکانمان کردووە سەری مانگمان کردووە بانش دەبینن یعنی بە کۆمپیوتەر دەبینن ئێستا ئێمە بەرنامەجی ئەمریکیمان بۆ هاتووە هەر بەرنامەکە بەناوی ئەسترۆلۆژی وەیە ڕۆژ بە ڕۆژ دقە بە دقە هەموو کاتەکەیمان پێڵێ ئاسانکاریکی باشی بۆ ئێمە کردووە و فاڵچێتی مۆدێرن فاڵچێتی مۆدێرن باشە تۆ ئەمە وایەک بە ئەمریکایەک بڵێ کە هەموو دنیا لەسەر دەستی سوڕێتەوە ئێکەواتە تۆ من حەزەکەم بەڕاستی بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی ڕقەوەنا بە شێوەیەکی جوان دوو سێ پەڕە لەسەر تەسیراتی ئەسترۆلۆژی بکەینیتەوە ئەو باش یانی تەنچیم کاگایار کەواتە بەڵێ کەواتە مامۆستاجی منیان وەلای بەڕێز کەواتە کاگایار پرسیارە ئەوە بێ تۆ کەسێک ئەزانی مەسەڵەن من تۆ ئەزانی من بەیانی چی ڕۆیە لە ژیانی منە یعنی بەپێی تەسیرات بێ
بەڵام ئەمە سەریکە ئەی باشە بە چیاڵی لە بۆجاکەی خۆشەویستی ڕاستەقی نادۆزیتەوە پارێکی باشە دەزەکەوێت هەواڵێکی مژدە بەخشە بسی ئەخۆ ئایندە بەیانیت ئەوانێ ئێمە 12 خاڵمان هەیە کە ئیشی تیاکەین باش یعنی ئێستا لەم قاعدە تازەی مەسە من ئەمڕۆ بەیانی دەزەکەم بە ئیشێکی گەورەی بازرگانی باشە تۆ بە منەڵێ پێشەوە بێ بڕۆم لە کۆمپیوتەرەکەمان سێرچ کەم و بزانم چییە و مانگ لەسەر بورجی تۆ بێ مەیکە مانگ ئیلاقەی هەیە بۆی کە من تەندەرم بۆ دەرنەچێ بەتەکیید چۆن بۆیە بۆ نمونە من و تۆ هەردووکمان بۆ ئیشێکە چین بۆچی تۆ ئەوەی کە بە ئاسانی بۆ تۆ بێ من هەوڵیشی بۆ ئەم بۆم نابێ کەواتە شتێک هەیە لە غەیری منە تەسیری هەیە و ئەگەر بێت و بۆ نمونە تۆ جۆرێک لە گەشتبینی تیا هەبێ لەوانێت پشتیوانیەکەت هەبێ جۆرێک لە گەشتبینی مانگ بۆچی ئەستێ بەسەرەن سووتانی درەختی لە ئەندونێزیانەی چۆن یعنی ئەی مەسەرەن مانگ تەسیری هەیە لەسەر ژیانیان برادەرە کە بەیانی تەندەرێکی بۆ دەرچێ منەڵم بۆچی مانگ بێ بە ئەگەر درەختی فڵانیش ئەکسیش لە فڵان شوێنی لە فڵان نقطەی جوغرافی ئەندونێزیای سوتاوە ناوە ڕەبتی نییە مامۆستاکە چۆن ئەوی شەروایە ئەوی شەر هێزی کێشکردنی بۆ تو هەیە مانگی شەیەتی تێگەی چۆنە ینی ئەوەی شتەکەم زۆر چاکە بەڵام چی بەڵام ئەگەر بێت و ئێمە یای ئەمە بە خەڵک ببەخشین ئومێد بە خەڵک ببەخشین ئومێد باشی بەخشی بە خەڵک بەس ئومێد ئەبێ بنەمایەکی علمی هەبێ نەکس بێ تووشی سەدمەی بکە وە لە جیهانی ڕاستیدا ببڕێ ئەمە ڕێک وەکو ئەو وایە خۆمان شاید تۆش کردی بێتین بە گەنجێتیە کە لە تەمەنی 20 ساڵ و ئەمانە بەردەوام تووشی کێشەیەکە بووین وەرەقمانە کرد یعنی چونکە ئیدەکان لە توانایی ئەمانە بوو یاری وەرەقمانە کرد و ئیمانەکە بزانێکین بۆمان دەرەچیا بۆمان دەرناچێ یعنی ئەوە کە بۆ دەرەچوو ئومێدێکی درۆی بەڵاممان ئومێدەکەیان کردووە بە شێوەیە ئەوە هەتا هەستێرە و مەستێران پێوەناوە و کەواتە ئەوەی کە ئەڵێ ئەمەڵێ مانگ تەسیریە لەسەرەوەی کە من بەیانی بڕۆم بۆ ئیشێک ڕەنگە برادێکی تریشم لە تەریش منەوە بڕوە برادەرەکە چونکە مانگ لە بورجەکەیانیە ڕەنگە بۆی دەرنەچێ ڕەنگە بۆی نەبێ ئیشەکەی بۆ ساز نەبێ ئەمە مامۆستاجیان لە ڕووی علمەوە ئەوە لەبارە علمیەوە ئەمە خۆ لەبارە علمیەوە هەمووی ڕەفزا ینی درۆیە بەس تماشاکە ئەوە لەبارەی خەڵاتنەوەیە بۆ هۆی کوشتنی زۆربەی زۆرێک لە زانایان بە هیچ شێوەیەک ڕاستەکە بوو بە هۆی ئەوەوە کە هەزاران مڵێ منەجم و ئەستێرەناس لە کۆنە سەرم پەڕێنرێ بە خاتریەوە پێشبینەکانی ڕست دەرناچوو هەر بۆ کۆنانەوە لەسەر هەمان وتی باشاکە ئەمە چ جۆر علمیەکە بەڵام هەیە شتێ مەسە بۆ منە پێشبینەکانی میستەرە دامۆز ئەڵێن هەنێکی لەم ساڵانەی ئەخیرا ڕوویان ناوە ئەوە غەڵەت ئەوی شەرهینە یعنی یەکەم ئەوە جارە بگەین سەر ئەو تێکستە ئایا ئەو تێکسێت ڕەمەڵ بەڕاستی ئەسڵا ئەمە یەک دوو هەم مۆزوعی هەر بۆکردن بۆ ئەسرانەمووس و نازانم کێ و کێ بۆ ئینەکانی ئێلبەکی جافی خۆمان کە یەکێکە لە بڕێن لە قەدیسەکانی خۆشگوبرە کاکەیەکانمان مەسەرەن لە پێشبینیەکان ئاڵێ تقریبا 4-5 ساڵەوە پێش نووسیوێتی لە زمانی نادرشای ئەفشاران نووسیوێتی ئەڵێ لە دەشتی بەغدا شەڕ دەبێ هەمووی بۆ سیم و زەڕ دەبێ ئەمەکی لە پێشبینیەکانیەتی ئاخر خۆ لە 2500 ساڵەوە پێشەوە ساڵ نەبووە لە دەشتی بەغدا شەڕ نەبێ دەست خۆش من ئەگەر یارمەتیم بێ باشە 500 ساڵ لەمەوە پێش ئەم کابرایە ئەڵێ تەیرێک بە ئاسمانە ڕوا دووکەڵی پێوەیە ئێ باشە ئەم کابرای سوزانی ئەم تەیارەیەکە و دووکەڵی هەیە و ئەوە ئاسان پێنی بە تیارەوە هەیە پێنێکی بە تیارە ئاسمان ئەگەر هەت شتێک ئەمە خەیاڵی ئینسانە ئەمە خەیاڵی ئینسانە ئەفرێ ئەمە تو خەیاڵی ئینسانە خەیاڵی ئینسانە پڕێ زۆر شتێڕێەوە زۆر لەوانەیە ڕازەوە دەرچێ ئەم خەیاڵ کەس ڕێگەلە ئینسان ناگرێ خەیاڵ مامۆستا ئەمانەیە فاڵەکەنەوە و بەڵام خەڵک ئەڵەخڵەتێنن طبعا من خەڵکم هەڵخەڵەتان ئەی هەموو دنیا هەمووی هەر خەڵەتە یعنی معقول نییە مامۆستا بەشیارەها خەڵک بڵێ هەڵخەڵەتە و ئەمە بەڕاستی یعنی پێویستە کاتۆ بە زانێرەکانی میلیارد هانین ژمارە زۆر کەمترە کاکە من باشتێکی لەو شتێ لەو ڕۆژنامانە کە چاپە بێت وە سەری بورجەکەی خۆتەکەی باشە سریەکەی ئەگەر بە دڵت ئەگە بە دڵش نەبێت کوات درەوەیە ئەنی هەمووی وای هەمووی خەڵک ئەنی ئەو هینیان هەیە کە سەری بورجەکەی خۆیەکە کە سەری بورجەکەی ئەگەر پێشبینیەکە بە دڵی بوو ئەڵێ ئەمە باشە ناجانەکەم یاسای تازەی ئەسێرەناسی ئەڵێ هەچ کاتێک کە تۆ بۆ نمونە هەستت بەوە کرد کەسێک یا بورجێک کە ئەینووسیت لە کاتی نووسینیا تووشی کێشە و ناخۆشیەک ئەبێ
لەیمە شارەرەوە بەڵام ڕێگەک چارەسەکەرێکەشی پێ بڵێ بۆ نمونە من ئەڵێم ئەم ساڵێکی خراپە بێ بۆ لە دایکبوانی ئەم بورجە بەڵام ئومێدێکی ئێمێکە لە دوای ئەم ساڵەوە ساڵێکی زۆر زۆر چاک ئەماڵێکم بۆ تۆ وەڵامی و پرسیارە بدایمەوە مامۆستا ئەوەڵێ ڕەبتێکی مباشرە لەسەر بورجەکان مانگ ئەستێرەکان بەسەر ئینسانەوە هەڵسوکەوتی ئینسانەوە منەمێ وەڵامی ئەمن بیتەوە بەدیقەت کە هاوڵاتیەک ئێستا سەری ئەم بەرنمەیەکە بورجەکەی خۆی خوێنێتەوە کاوڕە کەوانە ئیلە الآخری نووسراوە ئەمڕۆ مانگ لە بورجی فڵانایە ئەگەر یەک دێڕی بورجێکم پێ بڵێ بۆیە بکەم بە پرسیار مەسە ئەمڕۆ مانگ لە بورجی کەوانە بێت چییە بێت مانگ لە بورجی کەوانە بێت ئەگەر خاڵی بێت لە پەستانی خراپ کەواتە ئەتوانێت دەست بە ئەنجامدانی کارەکانی بکە و ئەو شتانی کە بری لێکردوەوە بکە ئەوە بەشاکە چی لێکە خراپە شێکی کۆمەڵایەتیە لەمنەوە پەستانی وشەیەکی پەستانی خراپ واتە چوار گۆشە تەربیع بۆ نمونە پەستانە سێرکە و پەستانە پرەژەرە منی ئەم وشەیەکی علمیە هێنیانەوە ئەی بەستن بە هینێکی بڵێن بە هەندێ وشەی ئامیانەی خەڵکەوە و بەم شێوازە کەواتە خۆ ناکرێت بەبێ قسە دانیشێ ئەویش قسەی خۆی هەیە کاکە ئەی چی بەکاربێنێ لە جاتیەوە تەربیعەکە تۆ لە تەربیع تێناگەی پارچیە هینەکان پارچیە بڵێن نامۆدێرنەکان و کارە ناکەن سێری دەستەکەن و ئەڵێن ئەوە ئەخەرمە مەسا سێری کە زانستی زانستی بەکارێنێ فالچێتیە یعنی کەواتە ببوور ئەو جملەکەی وت کەواتە تەسیری ئەم مانگ و ئەستێرە و کەون و کائیناتە هەیە لە سەرمان قابلە یعنی ئەوە هیچ بەبێ هیچ داوا لە هەموو هەوڵاتیان ناکەم کە بورجەکانە خوێندنەوە ئەگەر کاتێکە بورجەکەی خۆیان نەخوێندنەوە هەموو بورجەکانێکش بخۆنەوە بزانەکەن هەمووی بۆیان نابێت بەتەکید نابێت هەموو ئەوانە لە نەفسیەتی خۆیان ئەبینێ لە بارودۆخی خۆیان غەڵەتە مامۆستاگیانە و معلوماتە زۆر کۆنە و شارەزایت لەسەری نییە خۆزگا فیزیاناسێکە ینی لە بواری ئەسترۆنۆمیا ئەتوانێت لە بواری علمی فەلەک ئەتوانێت بەڵێ فاڵە ڕەنگە فاڵ نەزانێ مەسەر ئەو ڕەنگەڵێ ئێوە تەسمیەی مامۆستات بزانایە خۆ بۆ ملیۆنێر خۆر پارەم پێیاکە ینی بۆ ئەمانە بۆ پارە پیاکردن و خەڵەتانی خەڵک زۆر چاکە ئەوە جملەیەکی تریش وەڵام بۆ جملەی بەڵێ خۆی مامۆستا حسێ مامۆسای فیزیا سەرنووسەری گۆڤای لەڤی زانستی دەڵێ ئەمەی ئێوە دەیکەن پارە پیاکردن و فاڵچێتیە بە وشەی زانستی بەڵێ بەعکسەوە خەڵک هەڵ بەخڵەتێنن وەکو نووسەرێکی تریش دەڵێ بەڵێ لە سلێمانیا زەلام هەیە تەلەفۆنی کردووە بۆ یەکێک بڵێ بۆ کەسە بەناوبانگەکان چل وەرەقەیان پێخەوانەوە تاوەکوێ وەڵامێکی بەڵیان نەخێریان ناوەتێ لەگەڵ بەقارنشی کردووە بە من لە پێش هاتووە قسەی لە من پرسیوە چل وەرەقەشی لێ دەست چووە ئەوەی ئەو غەڵەت بوو ئەوەی من ڕاست بوو دڵنیاتەکە تۆ بە شتێکی زانستی باش ئەمان لە کۆمپیوتەرێکا دانیشتوێنسان بە پێی علم کۆمپیوتەرێکە مان و ئەستێرە و گردون و شتەکانە بینی یعنی شتەکان لەبەر دەمیا ئەوە چۆنە ئەوە جوڵەی هەسارەوە ئەو کەوکە بۆمانە هەموو جوڵێکی ڕێک و پێکە بە پێی یاسایە بە پێی یاساکانی نێتۆن و بە پێی ئەو یاسای هێزی کێشکردنە بەردەوام دووبارە بێتەوە ئایبی نییە طبعا ئەمانە توانی پرۆگرامی بۆ دابنی بخیتە ناو کۆمپیوتەرەوە ولا عینە حاڵەشە ئەو قسانیش توانی بخیتە سەری ئەوە بێ بە پرۆگرامی بۆ فاڵگرتنەوە ئەمە گەردوناسەوە تا گەردوناس نییە قوربان من پێم وتی گەردوناس وشەیەکی ئەکادمی تۆ بە غەڵەت تێگەشتووی خۆی زانانی هەر ناوی بخێڵە بژێرە جگە لە عنوانێکی ئەکادمیک باش جگە لە عنوانێکی ئەکادمیک ئەسترۆنۆمەر بڵێن کۆسمۆلۆجیست ئەمانە گەردون ناس ئەستێرە ناس گەردون ناس ئەگەر ماستەری لە گەردون ناسیانە بە کۆلۆژی فیزیاش نا ئەگەر ماستەری لە گەردون ناسیانە پێی ناڵن گەردون ناس ئەوە هینە ماستەری لە گەردون ناسیایە ئوسوڵی خۆی هەیە یاسای خۆی هەیە مێتۆدی خۆی هەیە پەیوەندیانێ بە دۆخی ئینسانەوە نەخێر ئەم بورجانی کە هەیە ئەم 12 بورجەی کە هەیە کە جەناب دەڵێ 11 و 12 و إلى آخر ئەم باش ئەم 12 بورجەی کە لە مانگەکان نایە و بەپی موادی مەساڵە لە 11 بۆ 12 12 بۆ 21 ئەمانە چەندە ڕەبتیانێ بە ئینسانەوە بە چەندە هیچ چەشنە ڕەبتێکیان نییە من هۆکارەکەم ئەمە گەڕاندەوە بۆ ئەو مۆزوعە طبعاً ئاسمان شوێنێکی نهێناوی بوو بۆ مرۆڤی سەدەکانی ناوەڕاست پێشتر و ئەوە بۆ هەموو ئەو دیاردانەی سەر زەویان کاوەڕ و کەوان و ئەوانە بەس کۆمەڵێک ئەستێرەن و هەندێکیشیان لەگەڵ سەدان سادر و ناکی زۆر چاکە کاگە یعنی چی ئەستێرەیەک جاری وای ئەستێرە هەیە ئەگەر بە تیارە بۆی بڕۆی ڕەنگە 2 ملیۆن ساڵت بوێت تا ئەگەیتە ئەستێرەیە یعنی چی زیاتریش ئەستێرەی
چی ڕەبتێکی هەیە بە دۆخی ئینسانەوە من چوابێ سیارم پێ نەگەیشتەوە تا ئێستا ڕەبتەکەی ئەوەیە یعنی تۆڵی مان تەسیرەکاتە سەر بارودۆخی من نەزانم ئەزای تەسیرەکەی خۆی باسەکەن بەڵێ هێزێکی نهێناویە هێنن ئەمە ئەساسی ئەوە کۆن هەبووە، ئێستا ئەوە نەماوە هەموو شتانە بەسمە بۆ هێزە نهێناویەوە بەس ئایا ئەگەر هێزێکی نهێناوی نەتوانێت بە یەک دەرۆڵام بیتەوە ئەمە ڕەبتی هەیە ینی کە تۆ بورجەکان ڕەبتی هەیە بە ئینسانەوە بەتەکید هەیە ئەمانە ڕەبتی هەیە غەڵەت قسەکانی و هەموو قسەکانە غەڵەتە من هیوادارم تۆش هەندێک لەسەر ئەسترۆلۆژی بخوێنیتەوە زۆر بێتەوە باشە زۆر چاکە بەڕێزان زۆر سوپاسی هەر یەک لە بەڕێزان ئایر فەلەکی شارەزا لە بواری گردردونی هەرچە ماوەسا حسێن ناقوربان غەڵەت غەڵەتە دیسانەوە لەگەڵ بەڕێز مامۆسا حسێنی مامۆسای زانکۆ لە بواری فزیاب بەڕێزان تا بەرنامەی تورکردنەوە کەوانێکی نوێ ڕێزی محەممەد نووری ئامادە و پێشکاری بەرنامە قبول فەرموو.